سلێمانی جارێکی دیکە لە تۆمارکردنی سەرکەوتن لە خولی پلەیەکی کوردستان بێبەش بوو لە میوانداریکردنی ڕانیە و بەتە گۆڵێکی ڕائید یوسف یارەکەی پێدۆڕاند. لا یەکەم یاری قۆناغی دووەمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان لە کۆمەڵی دووەم سلێمانی لە یاریگای زانکۆ میوانداری لە یانەی ڕانیە کرد کە ڕانیە لەم یاریەدا بۆ گرتنی پێشەنگ بە شێوەیەکی کاتی و سلێمانیش بۆ تۆمارکردنی یەکەم بردنەوە یاریان دەکرد. یارەکار لە سەرەتاوە بە بەهێزی هەردوویانە دەستی پێکرد بە تایبەتی یاریزانانی ڕانیە لە جێم یەکەمدا چەندین هێرشیان کردە سەر گۆڵ یاریزانانی سلێمانی و سلێمانیش لە ڕێگەی هێرشیەڵ گەڕاوە دەویست بە گۆڵی ڕانیە بگات بەڵام ئەم جەمە بە یەکسانبوونی بەبێ گۆڵ با کۆتات. جێمی دووەمی یاریەکەش بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە ڕانیە باڵادەستی تەواوی بەسەر یاریگادا گرتبوو سلێمانیش بە هەمان شێوە لە ڕێگەی هێرشیەڵ گەڕاوە دەویست مەترسی لەسەر گۆڵی ڕانیە دروست بکات بەڵام دوجار ڕانیە بە ئامانجەکەی گەیشت و لە خولەکی 77 ڕاید یوسفی هێرشبەری یانەی ڕانیە توانی گۆڵی پێشکەوتن بۆ یانەکەی تۆمار بکاو تا کۆتایی ژیارەکە بەم تاکە گۆڵە لە سوودی ڕانی میوان بە کۆتا هات. ئەمڕۆ خۆتان کەشەکەتان بینی کەشێکی بارانایی بوو یعنی زەختێکی زۆر لەسەر یاریزانەکان بوو ئێمە بە کاملی زۆر باشین گێم یەکەم چەند فرسەتێکمان بۆڵکە و بەداخەوە موفق نەبوونتیایە ئینشەڵا بۆ یاریەکانی داهاتوور باشتر و باشترە بین پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە هەندەران ئێمە متمانەی ئەوەمان بە یاریزانەکان هەیە ئینشەڵا لە خوڵەکانی داهاتوورە باشترە بین. سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان دیارە لە قۆناغی دووەم لە جەولەی یەکەم لە خولی پلەیەکان ئەمڕۆ توانیمان لە کەشێکی سارد جەوێکی تا بڵێ سار بوو بۆ یاریزانەکان بۆ هەردوویانە سپاس بخوا دوای چەندین فرسە چەندی هەلی گۆڵکردن توانیمان گۆڵی سەرکەوتن تۆمار بکەین. نادی سلێمانیش نادیەکە خیبرەیان هەیە نادیەکی باشن خوا مۆفاقی کردین سەرکەوتین وەکو نادی ڕانیە لە جەولەی دووەم بەهێنانی هەندێک یاریزان خۆمان ڕیزەکانمان پتە کردووە ئامانجمان سەرکەوتنە بۆ خولی نایاب. بەم سەرکەوتنەشی ڕانیە بە 18 خاڵ سەرکەوتە پلەی دووەمی ڕێزبەندی لە خولیانە پلێکەکانی کوردستان لە کۆمەڵی دووەم و سلێمانیش با 4 خاڵەکەی خۆی لە پلەی کۆتایی کۆمەڵەکە ماوەتەوە.